بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم وفقنا لما تحبه وترضاه. اللهم وفقنا لما تحبه وترضاه. اللهم وفقنا لما تحبه وترضاه. اللهم ارزقنا الإخلاص يا رب العالمين. اللهم ارزقنا الإخلاص. اللهم ارزقنا الإخلاص. خۆشەویستانم، هەزاران جار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا بڕژێ بەسەر ماڵ و حاڵ و ژیانتانە. هەر ناڕەحەتی و بێتاقەتی و نەخۆشی و ئازارێک لە ماڵتانایە، یا ڕەبی خوایە بەهۆی بەرەکەتی ئەم مانگە مبارەکەی ڕەمەزان و ئەسبابی خێرێک کە هاتووەتە ئەم ماڵانە، یا ڕەبی ئەم نەخۆشیانە بارکە، ئەو خەفەت و ئازار و مەینەتیانە لە ماڵەکانە لە دڵەکانە نەمێنێ یا رب العالمین. لە نۆهەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان، جارێکی تر لە بەرنامەی گوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. هیوادارم ئەم مەجلیسەمان ئینشاءالله ئەو مەجلیسانە بێ کە مەلائیکەکان وێنەیەگرن و ئەینێرن بۆ ڕۆژێک کە زۆر پێویستمانە. خوای گەورە بیکە بە دەلیلی ڕزگار بوونمان لە ڕۆژی قیامەت و لە بەرزەخ و لە شوێنە سەختەکانی قیامەتە یا رب العالمین. لە خزمەت برای ئازیز و خۆشەویستم جەنابی مامۆستا سالار و تیپی مەولانای زۆر خۆشەویست و مامۆسایانی خۆشەویست کە تەشریفیان هێنا و ئەم برا ئازیز و خۆشەویستانی کە لە کەناڵان دوعای خێر بۆ هەمومان بکەن. ئێمە لە خزمەتی ئازیز و خۆشەویستین و ئەم سەعاتەکەینە ساعاتی نەجلس نؤمن ساعة. الله اجلسوا بنا نؤمن ساعة. دانش نورن با دانشین هەمومان ساعاتێک ئیماندارانە بژین انشاءالله. ما سەلەرگیان سڵای خوا لێبێ. سڵاو لێبێ یا شێخ هەر بمێنن. سپاس بۆ ئەو تەجوانانەت هەمیشە بەرنامەکە ڕازاوەترەکەی هەر بمێنن. بینەرانی عزیز، خۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵ برای زۆر ئەزیز و برای گەورم کاک شێخ فاتح بەیەکەوە لە بەرنامەی گوڵستان کۆمەڵێک بەڕگەی جیاوازتان پێشکەشەکەین، لەگەڵ برایانی تیپی مەولانە کۆمەڵێک مناجاتی خۆش و ئیمانی و عیرفانیتان پێشکەشەکەین. هەروەکو سەرەتای هەموو بەرنامێکمان، بەرنامەکەمان ڕازاوەتر نورانیترەکەین و منەوەرترەکەین بە چەند ئاەتێ لە قورآنی پیرۆز. هەڵبەتە ئەم ڕۆژ بەڕێز ماوەسا خەلات ئەحمەد قورآن خوێنمان لەگەڵا بێت. ماوەسا خەلات، سپاس بۆ ئامادەبوونت، مادوومان کردی بەخێر بێن. کاتە دەینە بەڕێزت سەرەتای بەرنامەکەمان بە قورآنی پیرۆز دەست پێیەکەین. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وما أبرئ نفسي إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي إن ربي غفور رحيم. وقال الملك ائتوني به أستخلصه لنفسي فلما كلمه قال إنك اليوم لدينا مكين أمين. قال اجعلني على خزائن الأرض
وكذلك مكنا ليوسف في الأرض يتبوأ منها حيث يشاء نصيب برحمتنا من نشاء ولا نضيع أجر المحسنين ولأجر الآخرة خير للذين آمنوا وكانوا يتقون وجاء إخوة يوسف فدخلوا عليه فعرفهم وهم له منكرون ولما جهزهم بجهازهم قال ائتوني بأخ لكم من أبيكم ألا ترون أني أوفي الكيل وأنا خير المنزلين فإن لم تأتوني به فلا كيل لكم عندي ولا تقربون قالوا سنراود عنه أباه وإنا لفاعلون وقال لفتيانه اجعلوا بضاعتهم في رحالهم لعلهم يعرفونها إذا انقلبوا إلى أهلهم لعلهم يرجعون فلما رجعوا إلى أبيهم قالوا يا أبانا منع منا الكيل فأرسل معنا أخانا نكتل وإنا له لحافظون صدق الله العظيم. جزاك الله موسى خلاص. جزاك الله موسى خلاص جان. يا شيخ توري أمرمان باز لا شاك كاريك. بلى. جا حزم كرد لخصمت بينران وبرزيشتا أجر بيأدبينا به. لخصمته. بسراتك بكيرمو دوات الجنابي ما وصلت بانك إن شاء الله. دوتريت بياك قريشي دشت خوازبيني أفرتك لمكة بناوي قيسة به. بلى. جاء أفرتك مرجي بوداني ديارة أو مسلمان بوا قيس. الله بمرجك هاو سركي لقلاكم توش كوش كيبو مدينة.
ئەوش لەبەرەوەی قەیسی خۆشویست و حەزی کردووە و سەرگی لەگەڵا بکەوانە کۆچەکە بۆ مەدینە جا هەر لەبەر ئەوە لەوە بەدواوە بەم پیاوەیان دەوت کۆچەری دایکی قەیس مهاجری قەیس بەڵێ مهاجری قەیس ئیتر هەر ئەوەش بووە هۆی سەبەبی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فرمودەیەکی فەرموو لەسەرم بەسەر هاتەوە کە فەرمی ئینەما الأعمال بالنیات وإنما لكل امرئ ما نوى هەموو کار و کردەوەیەک بەنیێتە و هەر کەسێکی شتەنیا ئەو شتەی بۆ شمارەکرێ کە نێتی لەسەری هەبووە جا ئێمە جاری وایە کار و کردەوەکان وەکو یەکن ئی دوو کەس یان کەسێک وەکو یەکن بەڵام لە نێتە عەرز و ئاسمانیان فەرقە نمونەی حەزرەتی یوسف لەگەڵ زوڵەیخا هەردووکیان ڕایان کرد بەرەو دەرگاکە بەڵام لە نێتە عەرز و ئاسمانی فەرق بوو حەزرەتی یوسف عەلەیهی السەلام ڕای کرد لە تاوان بە زوڵەیخاش باماشەوە خۆ ڕای کرد بەرەو دەرگاکە بەڵام ئەو ڕای کرد بەرەو تاوان یعنی نێتەکە زۆر زۆر ئەساسە لەوەی کە بەر لەوەی دەستکەی بە چاکەکاری نێتەکەت بۆ خوای گەورە بێ و نێتەکەت چاکەکاری بێ لە ئەسڵی واقعا نەک لەبەر ئەملاوت حتا ئەو قوربانی ئەکرێ ئێساگەر کەسێکی بتپەرست قوربانی بۆ بتەکەی کات لەگەڵ ئەو کەسی کە بۆ خوایەکە خۆ یەک فعلە نێتەکە جیاکات بەتەکید دەست خۆشیاشێکیان بەڕێز مامۆستا عەبدولباسط شێخ محەممەد مامۆستایینی بانگێشتەکەین بۆ بەرنامەکە با فەرموو مامۆستاگیان فەرموون عليكم السلام ورحمة الله مامۆستا گیان یا ڕێی بەخێر بێ قوربان مامۆستای بەڕێز عليكم السلام ورحمة الله بەخێر بێ قوربان خوا بەخێر بێ مامۆستا گیان بەخێر بێ مامۆستا گیان مامۆستا پێشەوەی ینی پرسیارەکانت ئاڕاستەکەین باس و خواسێک لە چاکاری بکەین پێمان خۆشە جارە بچینە لای گروپی مەولانە و بۆیە حەزیشم کرد بە ڕێزی شت بانک بکەین بۆی تۆش چێژێک لە ئەو سرود و مناجاتە ئاینیە ببینن لەگەڵ ئێمەیە کاکە میهران بەخێر بێن سەرچاوەکەم جا یا شێخ میوانی تازەشمان نەرەیە بەڵێ دیارە یاخوا بەخێر بێن کاکە سەید ناسێح حوسێنی بەخێر بێن دەبژن ئەمڕۆ لێرە بە دواوە بزانم کاکە میران ئینشاڵڵا کاکە سەید ناسیان یاخوا بەخێر بێن بەخێر بێن یاخوا کاکە عەلی ڕەزاگیان بەخێر بێن کاکە میران کاتەیەم بە ئێوە چیتان بۆ ئامادە کردوین یەکەم بەرهەم پێم خۆش بوو شتێک سەبارەت بە ڕەمەزان بخوێنینەوە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا لە ماوەی کوردیشە شعرێکماندانە ئینشاءڵڵا بزانین ئینشاءڵڵا بەتارە لێمان قوڵ بکات ئامین یا خوا بەخێر بیت مانگی بەرەکەت یا خوا بەخێر بیت مانگی بەرەکەت مایەی ئیحسان نزولی ڕەحمەت مژدە بێت یاران هاتە ڕەمەزان مژدە بێت یاران هاتە ڕەمەزان بەڵکو تا سەر بێت مەیل و وەفامە مانگی ڕەمەزان تەجەلی نورە زەمزەمەی شادی جەشن و سرورە ڕۆژووی ڕەمەزان
فرزي ذو الجلال روجوي رمضان فرزي ذو الجلال إخلاصي لبيت أقات وكمال من خو مزانم يا رب من خو مزانم تعاوتم كما أمرو درفتا درچم لم خما مانگی بخشینو توبه و استغفار مانگی بخشینو توبه و استغفار هر باواتم منی گناه بار یا رب خاطر مانگی رمضان یا رب بخاطر مانگی رمضان لما قبول کی نجور و ای خالقی شورش ای امیدینا امیدا ای خالقی شورش ای امیدینا امیدا پناه من ذاتی تویا خالقی ارض و آسمان پناه من ذاتی تویا خالقی ارض و آسمان خالقی شعورش ای امیدینا امیدا خالقی شعورش ای امیدینا امیدا پناه من ذاتی تویا خالقی ارض و آسمان پناه من ذاتی تویا خالقی ارض و آسمان وهاتا ورمزان مانگی بخشین و غفران وهاتا ورمزان مانگی بخشین و غفران یا رب لیمان ور بگری با کرم نجور و جومان یا رب لیمان ور بگری با کرم نجور و جومان خالقی شعورش ای امیدینا امیدا ای خالقی شعورش ای امیدینا امیدا پناه من ذاتی تویا خالقی ارض و آسمان پناه من ذاتی تویا خالقی ارض و آسمان ای رمضان مانگی تویا روح من بویتا مزرویا رمضان مانگی تویا روح من بویتا مزرویا خدایا خود کرم کی لی من خوش بید بویا خدایا خود کرم کی لی من خوش بید بویا خالقی شعورش ای امیدینا امیدا ای خالقی شعورش ای امیدینا امیدا پناه من ذاتی تویا خالقی ارض و آسمان
شفاعت ما لا روجي حشر دادا لبو شفاعت ما لو روجي حشر دادا خلقي شعور أيوم دينا ومنا خلقي شعور أيوم دينا ومنا أنا من ذاتي تويا خلقي أرض وأسماء أنا من ذاتي تويا خلقي أرض وأسماء شواني قادر ودعاء خارنا وهم قريا شواني قادر ودعاء خارنا وهم قريا إلهي بلد في خود داي بوشي دون نقصانا إلهي بلد في خود داي بوشي دون خلقي شعور أيوم دينا ومنا خلقي شعور أيوم دينا ومنا أنا من ذاتي تويا خلقي أرض وأسماء أنا من ذاتي تويا خلقي أرض وأسماء أي خالقي أرز وآسمان تان فارزي آمين يا خير رب. تان كان أي ما شاء الله آمين يا رب والشوق وذوقه إن شاء الله دەستان خۆش و دەنگتان نەڕزێ. بچینە خزمەت جنابی ماوەسا عەبدولباسێت ماوەسا سالار ماوەسەگیان ئێمە لەم مانگا تەوان مانگی چاکەکاری و ئیحسان و خێر و چاکەیە ئەو هەموو خەڵکی لەم مانگا بەڕاستی چاوەڕوانی سەدەقە و خێر و زەکاتێکە کاکە فەقیرێکە هەژارێکە لە دراوسەیەکە خزمێکە بەڕاستی لە هیچ مانگێکتر لە هیچ شوێنێکتر ئەمە کەس چاوەڕێ ناکە ینی ماوەسا سیر کرد لە جەژنی قوربان جەژنی ڕەمەزان هەمووی خێری تایە ڕەمەزان هەمووی خێری تایە ینی ئیلا خەڵک لەو مانگانە چاوەڕوانی خێر و سەدەقەیەکە کاکە بگا بە ماڵێکی فەقیر و هەژار یاخوا بەخێر ماوەسەگیان لە خزمەتانەی بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه سرتا بۆنێ مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە خۆمان و لە جەمیع مسلمانانەکەین خوای پەروەردگار پیژە ڕێبەمای خێر بۆ خۆمان و بۆ گەل و وڵات و نیشتیمانمان ئینشاءالله. ئەوەی کە جەنابەت باسیەکەی بڵێ زۆر ڕاستە مانگی ڕەمەزان ئەتوانین بڵێ مانگی فەقیر و هەژارانە لەم مانگەیە بە تایبەتی ئێمە ئازانین میلەتی کورد بە چەند مەرحەلەیەکە تێپەڕووی بە تایبەتی ئێستاش کە خەڵکێکی زۆر هەژار و نەدارمان هەیە ئەوەش کە مایەی شانازیە بۆ ئێمە الحەمدولله مسلمانان لەم مانگەیە دەستی خێریان زۆرە. من لە مزگەوتێکم توانم بڵێم سپاس بۆ خوا ئەمە ئازایەتی خۆمان نییە لەو مزگەوتەیە ئێمە بەرنامەیەکمان داناوە هەر پێش ڕەمەزان لەگەڵ کۆمەڵە برایە لەگەڵ خەڵکی مزگەوتەکە حسابمان کردو هەر لە گەڕەکی خۆمان نەبزانین چەند ماڵە هەتی و هەیە چەند ماڵە هەتی و هەیە و کرێچیشە چەند ماڵە هەژار هەیە کە هەر هیچی نییە ئەمانە وەکو خۆمان الحەمدولله بەفەزڵی خوای پەروەردگار لە سەری مانگە برای بچووکتان داوا لە مسلمانانەکە وەکو مانگانەیە گەڵی مسلمانین ئێوە بچێتان وەرگرتووە الحەمدولله خەڵکانێکەیە کە هیچی نییە خەڵکێکی هاوسەرەکەشی لە دەستداوە دوو مناڵی هەتی و هەیە و چاوەڕێی لوتفی خوا و ئێوە ئیتر سپاس بۆخوا ئەو مزگەوتەی من الحەمدولله بە شانازی و ئێڵێم هەموو مانگە سپاس بۆخوا دڵی ئەو چەند ماڵەکەدا زیاتر جاری وایە 20 ماڵە 25 ماڵ الحەمدولله زۆر متاحینەوە گەڕەکی ئێمە بە تایبەتی ئەو گەڕەکە من هەموو جارە دوعاشیان بۆکەم ئیتر بەڕاستی کە جاری وایە کە ئەچی حاڵەتیانە بینی مامۆستایان ئینسان جاری وایە نانە بۆ ناخورێت لە ماڵەوە ڕاتانە بێت حاڵەتی وە ئەبینی ئیتر تۆ بێتاقە دەبی متەحیرەبی جاری وایە خۆ دەچیتە شوێ دەکەوت زۆر تەئەسوف بەخۆی ئەگەر بگەڕین بۆ فەقیر زۆر زۆرە بۆ ناحێ و قەزاکان بەڕاستی هەژارێکی زۆر زۆری تایە زۆر ڕاست ئەنی ئەوانەی کە دەوڵەمەند بەڕاستی زۆر زۆرە بگەڕێن بە دوایانەوە چۆن پارەکە بە قورسی پێیاکەن ئەوە بە
ئەگەر خەڵک ینی لەخوا بترسێ بەشی خەڵکی فەقیر و هەژار ناخوە زۆر کەس هەیە خۆی کردو فەقیر و هەژار بەشی ئەو داما و فەقیرانە ئەخوا کە هیچ ڕێگایشان یان لە ڕۆژیان لێداوە بکات ئێمە ئەوانەمان زۆرە بە تایبەتی جەناب دەفەرمی ناحیە و قەزاکان زۆر دوورە دەستن یعنی خەڵکی زۆر هەژاریان تایە بەڕاستی پێویستە ینی لەم مانگایە بە تایبەتی ئەم مانگێکی پرخێر و بەرەکەتە لەم مانگایە بەڕاستی ئەوە ئێمە دقت دێن مسلمانان لەم مانگایە زەکات دەکەن لەم مانگایە الحەمدولله سەرفدەچی تایە بەڕاستی دوو بودجەی زۆر گەورە ئەگەر بە شێوەیەکی عەدالەت بەکار بێ مسلمانان ئیسفادەیەکی باشی دێکن. جنابی مامۆستا ئەو پاڵنەرانە چۆن بدۆزینەوە تاکێکی مسلمان لەوەیە هەمووی شارەزای دین نەبێ لەوەی بەس ئێمە شارەزای تەنها ڕوکنە سەرەکیەکانی عیبادەت بین بەڵام هەندێک وردەکاریە بە شوێکی گشتی یا شێخ زۆربەی مسلمانان ئاگیان لە وردەکارە نییە کە لەوەی وا هەستکرێ بەس تەراویح بەس نوێژەکان بە جەماعەت بەس ڕۆژوگرتنەکە ئەجرەکەی گەورەیە بەڵکو شتانێکی دیکەش لەم مانگەیە ئەبێ بکرێ هەر بە گەورە بۆت ئەژمارەکرێ ئەو پاڵنەرانە چۆن بدۆزینەوە؟ وڵا پاڵنەر یەکەم خۆڕاستە فەرمی خەڵکێکەیە لەوانە هیچ التیزامێکی نەبێت بەڵام هەر حەزیشی لە خێرە چکم لەناو الحەمدولله مجتەمەعێکی مسلمانایە حەزی لە خێرەیە من زۆر جار ئاوا لە شوێنەکە کە هیچ پەیوەندی بە مزگەوتیشەوە نەبووە کە باس کراوە هەر بۆ بنمونە باسکردن دیتی مامۆستا من مانگانە ئەتوانم ئەوە نەبم بەبێ ئەوەی پەیوەندی بە ئیلتیزاماتی شێبێ جاری وا هەیە مەسەلەن نوێژمان کردووە لە مزگەوتەکە پیاوێ هاتووە خەڵکی کوردستانیش نەبووە لە دوایە تۆتی مامۆستا مزگەوتەکە چی پێویستە منیشتم مزگەوت هیچی پێویست نییە بەس خەڵکی مزگەوت هەژار و دەوروبەری مزگەوت پێویستی بەشت دێگەی وتی ئەی چی بۆ بکەم وتم وەڵڵاهی ئێمە مەشروعێکی ئاوامان هەیە خۆزگە هەموو مزگەوتەکان لەم کەناڵی جەنابتانەوە پەیاماگەێن خۆزگە هەموو مزگەوتەکان دەستێکی پاک خەڵکێکی پاک لیژنەیەکی جوان پێک بێنن بە تەنیا دەست نەبێ بتوانن ئەو لیژنەیە پێک بێنن لە گەڕەکان ئەتوانن هەژاری زۆر کەم بکەینەوە زۆر ڕوابکە ئەو برایە کە خەڵکی ئێرەژ نیە خەڵکی جنوبە تیمامۆستا بەس ژمارە حسابێکم بەرێ من مانگانە یەکەم مانگەکە $100 نات هەر خۆی لەوێ وتی ئەگەر خوابی کالەمو بەدووە لە مانگەکانی داهاتوە زیاتر نێرم بە شەرتی هەر لە وڵاتی ئێمەش نییە جا بەڕاستی ئەم کەناڵانە ئێوە بە تایبەتی ئەم کەناڵە ئیسلامیەکان پێشەنگن لە ئەوە الحەمدولله سپاس بۆ خوا دەستێکی زۆر باڵاتان هەیە لەوەیە کە الحەمدولله خەڵکی هەژار و نەدار دەروی لێ بکرێتەوە ئەوەش بەڕاستی پێویستی بە هەمومانەی هەمومان هارکاری یەکتر بین بۆی کەوا بتوانین ئەو ئەمانەتە کە خوای پەروەردگار خستوویتە سەر شانمان لە خەڵکی بگەێنین بە تایبەتی دەوڵەمانەکان دەوڵەمانەکان ئێستا بۆ من بنەماڵە ئەناسم لەم ساڵەدا مەسەلەن توانوێتی هەژاری خزمەکەی خۆی خانوویی بۆ بکڕێ لە جیاتیەوەی چکە پارە با بە خەڵک خانوویی بۆ کڕیوە دێمە ماڵێک ئاوادانەکەیتەوە چ جای ئەوەی کە چەندین ماڵی تر هەیە بڕواتانە بە براکانم ئەمە بۆ ئێواناڵم کە ئینشاءالله کە ئەمەی بۆ جێڕامەوە ئەو برایە من یەکسەر بێ تاقات بووم جا پیاوە هات وتی نوێژی سونەتم مابوو بیکەم وتی مامۆستا ئەو نوێژی سونەتە مەکەوتم بۆ تی لەو نوێژی سونەتە زۆر زەروتر هەیە کە شتێکەیە پێ دەڵم بیکەیت وتم چییە؟ وتی واللهی من سایقی تەکسیم ئەو ئێستا لەوانەیە خۆی گوێی لە دەنگم بێ تی ئافرەتێکی جوان زۆر گەنج سەرکەوتووە لەگەڵما یەک تەلەفۆن و دوو تەلەفۆن و چەند تەلەفۆن نەبووە کە قەرزی خەڵکی لا بووە ئافرەتەکە سێرم کرد دەستی کرد بە گریان تم خوشکەکەم بۆ ئەگری وتی واللهی زیاتر لە 12 مانگە ئێمە پارەی کرێ خانومان نییە تینیان بۆ هێناوین ئێستا پیاوەکەم ماڵەکەی چۆڵ کردو بە تاقی تەنم لەگەڵ مناڵێک ئیتر کەوایەوە من زۆر بێت وتی بەخوا ناژڕۆی هەتا پیشانم نێم حاصل کە ئافرەتەکەم بینی ئیتر بەهۆی زوڵمی ئەم زەمانە و ستەمی ئەم زەمانەوە خۆتان نەزانن هەرکەی لە ڕێیەکەوە ستەمی لێکرد ئافرەتە وتی مامۆستا بڕوا و قەنەعاتت دەبێ لە ڕوومان نایداوە لە هیچ کەسێ بکەین مناڵەکەش مشیرە خۆرەیە پیاوەکەم لەبەر ئەوەی کە هیچ دەسەڵاتی ژین و ماڵی بەجێ هێشتووە بڕاتانە بێت چوومە ماڵ داوای کاری زۆر خراپیان لێ کرد دێگەی کەوایەوە من خۆم پێ نەگیرە ئەکسە دەست کرد بەگوێ تۆ سێر حاڵەتەکە زۆر ناخۆشە منیش هاتمەوە مزگەوت لە دوای نوێژی ماڵی خەڵکەکەم وتم خەڵکینە وڵاتی ئێمە وڵاتی پێشەوایانی پیاوی چاک بووە خەڵکی خێرخوامان زۆر بووە معقول نییە لە وڵاتی ئێمە لە چاتی ئەوەی یارمەتی هەژارە بدەی
تۆ لە جیاتی و یارمەتی بێ داوای کاری خراپی لێ بکەیت تم ئێوە غیرەتان هەبێ با ئەمە نێڵین بکرێ ئیتر ماڵیان ئاوا بێ زیاد لە پارێکی باش بۆ کرایەوە الحەمدوللا چوین ماڵی ئافرەتەکەمان الحەمدوللا ئاوادان کردەوە جا ئەمە بۆ ئێلان لە کاتان بگرم خوا ئاگادارە تقریباً 3 ساڵی پێچوو 3 ساڵی پێچوو ڕۆژی ئافرەتێک مەرحەبای کردم لەم ناسیەوە تیمە مامۆستاجا من ناناسیەوت منەوەڵاتی من ئەو ئافرەتم کە تۆ ئەو جارە ئاو بۆ کردم سیر پێش کرد لە خوا تیمە مامۆستا ئێستاوەمان زۆر باشە خوا دەروی لێ کردوینەوە سارەی خۆمان پێی الحەمدوللا وەزعمان باشە جا کاک شێخ بەڕاستی ئێمە ئەگەر سێری هەندێک خەڵکی دڵڕقەکەین بەڵام الحەمدوللا سوپاس بۆ خوا چاکەکارەکە زۆر زیاتر وڵی مامۆستا سەلار من نمونەیەکم لایە مسلمانێکی خەڵکی ئەم سلێمانیە لە بەریتانیایە خۆی بۆ منی گەڕایەوە وتی مزگەوتێکمان هەیە لە بەریتانیا ئەم مزگەوتم کوردەکانی خۆمانی کوردستان زۆر هاتوشێ و مزگەوتاکەن وتی باسی خێزانێکە کرا کە هەر کوردن و خەڵکی سلێمانین ئەیان و ئەم خێزانە زۆر بێدینن زۆر ئیتر زەمیانەکردن کە زۆر لادین و هیچ ئیلتیزاماتێکیان نییە و وتی چەنێ پیشان وتون لەگەڵ ڕکایال وتیانەکە کە مزگەوت ئەوە مزگەوتمان هەیە و کوردەکانی لێ و وتیان ئێمە هاتووی مزگەوت ناکەین و ئیتر وەکو بڵی مولحیدێک خۆیان دەرخستووە تی دوای ماوەیەک ئەم ماڵە قەرزێکی زۆر هاتە سەریان ئەم ماڵە کووردە کە قەرزە زۆرەکە هاتە سەریان گەیشتە ئەوەی کە بیان کوژن ینی کابرا وتی منیان کوژم وتی فەقیرە پیاوەکە ژن مناڵ مەکتب مناڵ نەیەتوانی بچێەوە مەکتب لە ترسا وتی هەڕەشەیان لەسەر بوو کابراش کە هەڕەشی لێکردم هەر کورد بووە وڵاوتی لە نەتیجا ئێمەش لە مزگەوت ئەوەمان بیست تێمە چەندێک بە مۆعیزە و بە ئامۆژگاری و بڵین بە دەرس و بەچیومان ئەم کەسەنان ڕووناکاتە مزگەوت وتی خۆشمان نەچوین چوین ئەو پیاوەمان دۆزیۆ کە خەڵکی سلێمانی و هەڕەشەی لێ کردوت مەکا کە تۆ چیتەوێ لە ماڵەوەتی کاکە پارێکی ئاوا قەرزارە لە من نایاتەوە یوت مەگاکە نیەتیوانە وتمان ئەگەر ئێمە پارەکەەوە بینەوە تۆ وازیوتی ئەڕۆڵە جاقم چێ بەسەریەوە تی پارەکەمان لە مزگەوت هەمووی بۆ کۆ کردەوە پارەکە زۆریش بوو بۆمان بردامان پێی یەک قسەمان نەکردمان ڕەحمەتان لێبێ کەسیش باسی نەکا خۆی بیسێتەوە کابرا تی کابرا بیستبوویەوە کە قەرزەکەیان بوتی کێ بوو یاوتوڵە ئاهلی مزگەوت و پیاوانی کوردەکانی خۆمان بۆیان ناوێتەوە وتی دوو مانگی پێ نەچوو بە خۆیەوە بە خێزانی و بە مناڵی و هەر هەمویان هاتن لە مزگەوتە دەستیان کرد بە نوێژ بە تاعاتی خوا مەگەر لەم بەرنامەی ئێمە وتی ببیسرێت ئەنا تا ئیسە کەس نەیە لە ڕویان بڵێ ئەوە ئێمە بووین خزمەتی ئێوەمان کرد نەوەتراو ئەم عایلە ڕویان لە هیدایەت کرد جاماوەسە ئەم ئەخلاقە چەند جوانە خۆی دین بە ئەخلاقەکات یعنی حادیسەی کارەسات و ناخۆش زۆرە لە لای مزگەوتەکەی خۆمان جا من تۆزە عاتفیم زۆر عجایبە سبحان الله پیاوێ ئیشی ئەما هینێکە شوشەوادیە کرد بەس من حاڵیم نەئەزانی کە کابرایە زۆر هەژارە نەخۆشیێکی توش بوو چۆ بۆ لای دکتۆر ڕێزمێ بۆ دکتۆرە بە ڕێزەکان خۆزگە ئەوانیش تۆزە ویژدانی خۆیان بگشتاگەر ڕاستی لەم ڕۆژە ئێمە دکتۆری بە ویژدانمان زۆر کەمە پیاوەچێ بۆ لای دکتۆر ئێمە حاڵی نازانین بەزم پیاوە ئەهلی مزگەوت چوو بۆ لای دکتۆر پێیان پێویستی بە قەسەر و باڵۆنێکە وەی حاصل داوای پارەیەشیان لێ کرد بوو هاتووە بە خێزانەکە توی بۆ نەتەوە توی پارەم پێنی توی کوێ خۆم داوەتە دەستخوای گەورە بڕواتە بێگاک شێخ هات لە مزگەوتەکە ئێمە ئەو ڕۆژە هاتبوو نوێژی زوحای کرد قەل لە بیرم ناچێتەوە بەڵام لە ڕۆژی قیامەتدا خوای پەروەردگار محاسبەی ئەومان لەگەڵاکە لە سوجدایە وفاتی کرد تر دوایی زۆر بێتاقەت بەهەمان شێوە بە خەڵکی مزگەوتەکەم وتم معقول نییە ئێستا تقریبا 4 هەتیوی هەیە الحەمدولله لەخوا بەزیاد هەر لە مزگەوت لەلای ئێوە جا ئەو کارە ساتانە کاکە شێخ ئێمە زیاتری زای من خەڵک لە پیرە مەبرونەوە کە خەڵکی زۆر چاکی هەیە خەڵکی ئەڵێ مامۆستا خزمەکە ماگای لێم نیە هەر خزمەکانی خۆی ئەگەر بێت و یارمەتی بن ئەمە پێویستی بۆ نییە بێ لەوێەوە بێ بۆ لای من تێگەی لە سەمچەماڵەوە لە شوێنەکانی ترەوە کە ئێمە هەر هیچ نی لە چاو سلێمانی الحەمدولله ئەو هەموو منەظەمە خێرخوازی هەیە بەس من کە ئەوەم بیست ئەم پیاوە وفاتی کرد پیاوێکی یعنی گەنج بوو 5 مناڵ دوای خۆی بەجێمە ئەگەر ئەم دکتۆریان ئەم مسلمانانی دەور پشتی خۆمان هەستی ئەمەمان بکردایە وەکو مەسئولیاتێک ئێستا ئەم پیاوە بەو شێوەیە نابوو هەچەنە قەدەری خوا ناگۆڕ بەڵام بەس ئەوەیە کە ئێمە ئەگەر بە کەڵکی یەک نین ئەگەر یارمەتیە نین
ڕاستی محاسبەی ڕۆژی قیامەت دەستمانێتەوە. کەواتە جنای مامۆستا چی بکەین بۆی بتوانین ئەم مانگە بکەینە دەرفەت بۆ ئەوەی زۆرترین لەگەڵ ئەو عیبادەتانەی کە بینی خۆموان و خۆی گەورن جیاواز لەوە ئەو چاکانش بکەین کە دوجار ئەبێتە هۆی ئارامی دڵ و دەرونی خەڵکی دیکە کە ئەمەش لای خۆی پەروەردگار کۆمەڵە چاکەیەکە نووسێ ئەجرەکەی هێندەی تەراویح و شەو نوێژەکان بۆ هەیە لەوەیە زیاترش بێ لای خۆی پەروەردگار. چۆن هانی مسلمانان ئەدەی بەڕێز لێرەوە کە کۆمەڵە چاکەی دیکەشەیە کە جیاوازتر لەو عیبادەتانی کە لە بینی خۆمان و خوایەکەین ئەبێ بیکەین. مامۆستای بەڕست ئێمە ئەگەر سەری دینەکەمان بکەین دینەکەمان پڕێتی لە شتی جوان ڕاست یەکێک لەو شتانە کە یارمەتیدانی یەکتر ئەنجە بۆ یارمەتیدانە سبحان الله ئینسان ئاسوودەیەک بە جەستە و لاشایە دێ بەرەکەتێکەکەوێتە ماڵیەوە ئەنجە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم فەرمێ داو مەرضاکم بالصدقة تۆ ئەگەر بتەوێت نەخۆشی نەگری جاران پێشینانی ئێمە وابوون هەموو ساڵێ حیوانێکیان کرد بە خێر بە خەڵکی فەقیر و هەژارە دامەشی بۆی ئەوە بەهۆی ئەو سەدەقە خوا لە دەرد و نەخۆشی تا ئەو کاتە دەرد و نەخۆشی کەم بوو خۆ قوربان ئەگەر وەکو مەسەلەی کەسی بێدینیش یوسفی عەلەکە لە سلێمانیە کەسێک بۆ دینداریش نەبووە بەڵام نمونەی کەسی بەخشەر و خەڵکی چاک بوو بەڵام ئێمە کە مسلمانین زۆر لە پێشترین لەوەی کەوا بەڕاستی بتوانین دەستی یارمەتی بۆ یەکتر درێژکەین لەم مانگەیە لەم مانگە پیرۆزەیە بەڕاستی من حتا خەڵکی ئێرەژ نین خەڵکی ئەم وڵاتی ئێمە نین لەبەر داماوی قوربەسەری یا لە سووریاوە هاتووە یان لە جنوبەوە هاتووە مامۆستا هیچ جینێکمان نییە کە ئێمە خەڵکی مزگەوت چوون یارمەتیمان ناوە ئیتری ئێستا نییە سبحان الله خۆشەویستێکش دروزە بێت تۆ ئەگەر خوا فەرمێ خذ من ئەموالی فەرمێ لیان بسەنە لیان وەرگرە نابێت دەست بگریتەوە فەقیر دەست بگرێتەوە وای لەبێ فەقیرە بێ نەفسی بەرز بێ ئەمە بە شێوازێکی جوان بیەیتێ کە ئەسڵان هەز بە کەمینەکە بێ بۆ واجبێکی بزانم کە من ئەگەر زەکاتێکم هەبێ بانگی برایە بکەم بڵێم کاکە گیانەمە مافێکە کە خوا داوێتی بە من کە بیم بە تۆ بۆی تۆش بە ڕوسوری بیخۆی بەڵام کە تۆ بیەیتێ بە شێوازێک کە ئەخۆی بە کەمتر بزانێ ئیسلام بۆ ئەو هاتۆ کە ئێمە ئەم جیاوازە نەهێڵی بۆ ئەوکەوە خەڵک ڕاستی لەم مانگەیە ئەگەر بمانەوێت خۆی پەروەردگار لە خۆمان ڕازیکەین یەکێک لەو شتە زۆر گرنگانە ئەوەیە کە یارمەتی بین زەکات و سەرفترە و مامۆستا بەڕێز بێژگە لە زەکات و سەرفترە یعنی سەدەقاتۆ پیاوێکی ئیمامێکی بەڕێزمانە فەرمێ لە ڕۆژێکە لەم مانگای ئەگەر 30 ڕۆژە هەوڵ بە لەم 30 ڕۆژە ئەگەر هەر هیچ نەبێت 30,000 کورە 30,000 ڕۆژ هەموو ڕۆژێک بەشداری بکات لە هەر شوێنەکە پرۆژەیەکی خێرە و تۆ دەستێکی خۆتی تێکە فڕواتانە بێ ماڵ بە سەدەقە قەت کەم ناکە قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت مخالفەیتیان نییە لەبەرەوەی ئینشاءالله من لێرەوە داواکەم لە منبەرە پیرۆزەوە بە تایبەتی لە مسلمانانی شاری سلێمانی کە نمونەی بەخشین و نمونەی پیاوەتی و نمونەی ڕوحی هاوکارین هەر لە غەزەوە بیگرە کە ئیمانی خۆیان بەڕاستی سەلمان هەتا ڕۆژ ئاوا هەتا ئێستا بەڕاستی مسلمانانی خۆشمان لە کوردستانە لە ئەزمەیەکی زۆران خەڵکی فەقیر و هەژارمان زۆرە پێویستە بەڕاستی لەم مانگەیە یارمەتی یەکتر بدەین. چینەوە لای کاکە خەڵات خەڵات وەڵام بچین لای ماوسە خەڵات حەزەکەی زۆر باش ئینشاءالله ماوسەکیان ئەگەر چەند ئاەتێکمان بۆ خوێنی تۆ نورانی بکەین ئینشاءالله زەڵاتەیە. أعوذ بالله من الشيطان الرجيم ولقد آتينا موسى الهدى وأورثنا بني إسرائيل الكتاب هدى وذكرى لأولي الألباب فاصبر إن وعد الله حق واستغفر لذنبك وسبح بحمد ربك بالعشي والإبكار
إن الذين يجادلون في آيات الله بغير سلطان أتاهم إن في صدورهم إلا كبر ما هم ببالغيه فاستعذ بالله إنه هو السميع البصير لخلق السماوات والأرض أكبر من خلق الناس ولكن أكثر الناس لا يعلمون وما يستوي الأعمى والبصير والذين آمنوا وعملوا الصالحات ولا المسيء قليلا ما تتذكرون إن الساعة لآتية لا ريب فيها ولكن أكثر الناس لا يؤمنون وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين الله الذي جعل لكم الليل لتسكنوا فيه والنهار مبصرا إن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يشكرون ذلكم الله ربكم خالق كل شيء لا إله إلا هو فأنى تؤفكون كذلك يؤفك الذين كانوا بآيات الله يجحدون صدق الله العظيم يا ربي خوش زابت وما مسخلات ما مسجان جنابتان زور عزتان كشار لقل ما مسخلات ويقول باداشتان باتو إن شاء الله سركوتو مفاوض إن شاء الله تعالى في أي مزقوتيش بكون بلى إن شاء الله تعالى وعزتان باتو فرزاي وجبات إن شاء والله الله أنا رمضان بتعبدي زور براسي مشغولي باتن أيوة والله أو توزكاتي ما أبوي يشي تبلكات النجرين في فاز أي مزقوت كون وموفق والسركوتو تعالى فرزا دعاء خير وممكن إن شاء الله الله يفتح فارزي إن شاء الله. تعبدي إن شاء الله ونمونة عن زيادة كأم برنامج برو بيشكوتو تلبرو إن شاء الله اللهم آمين يا ربي إن شاء الله عزت معنا استودعكم الله الله خير بين ما مسجان أستاذ يا ربي خير الله يعزيك. ما صيبر الساعة كم قال ما نتوقعنا كي فرمون فرمون الله حاول ما مسجل والصدات يا ربي خير بس إن شاء الله وموفقك الساعة كم عزت دانك الساعة فرزا نقول بجان بتنسبير بخواي خير بين ما الله خير بين الساعة كم خير بين أوز جماعة لو ديو مشوف مسامي أنا أخوان الساعة كم وتعالى خير قبل بين يا. أخوان الساعة كم جناي ماوس خير بين ما يا وصل شيخ خومان معينه ولا قال أنا والله كاكا قلب مهران وان اهتم كاكا مهران پیشنیازی کرد وتی بێ لە ئەخیرە یەک شارێک بەس دوعا بکات دیارە پێویستی بە دوعاکان تا يا لكل إخواني كانوا لەبەر پێویستیە یانەتەوێ زۆرە پێ نەخوێنین إذا خزمتنا إن شاء الله خوابي إن شاء الله. اللهم آمين يا ربي إن شاء الله یا شێخ پێشەوەی بچینە لای کاکە میهرانوان بەرهەم حازرەوانی کاکە میهران والله طبعا چاکەکاری وەکو جنای ماوەسا ژاماژەی پێەیە لە بەری دەرد و بەڵای ینی ئێمە ئەگەر بگەڕێنەوە من مناڵ بووم ینی باپیرانمان ئەوان هەموو ساڵێک
پێم سیر بوو هەموو ساڵێک بۆ مەزانی ئەمە بۆنەیەک هەیە هەموو ساڵێک ئەمە ینی ئەمە پشتا و پشت هاتبوو ینی باوکش مەمان سیفەتیە کرد کە ئەبێ هەموو ساڵێک بەرانێک بکەیتە قوربان ئیتر لە منەوە مەزانی ئەمە لە بۆنەیە کام حاڵەتەیە نە ئەومە دەرد و بەڵا لابە ئەمە ئەیدەی بە هەژاران و فەقیران وانە لە ڕێگەی تۆ هیچ دەبێت ئێوارێک ماڵێک بەخۆشی خواردنێکی باش گۆشتێکیان نەبێت ئەمە زۆر گرنگە ئەگەر ئێمە ئێستا ئەوە نەبێت نەتوانین ئەوە بە حکومیەوەی ئەو دۆخەدارەیە هیچ دەبێت بەدەری مامۆساوتی مانگەکە 30 ڕۆژە 30,000 بباشن ڕۆژی 1000 دینار ماوەسە سەلار ینی بەخشین زۆر نیعمەتێکی گەورەیە خوایە بە ئینسان کاکە میهرانوان ڕەنگە زیاتر ئاشنا بن بە ناو بە منطقەکەی ماوەسە مەلا باقری بالک ئەمەیەکی گەورە و زانای گەورەی بیارەی شەریفە بووە تەمان و لە بیارەیە ئەفەرمێ کە مدەڕیز بوو ماوەسای فەقیەکان بوو فەرمێ لە مانگی ڕەمەزان تەمان ئەو سەردەمەش سەردەمی نەبوونی بوو خەڵک نەیبووە بە تایبەتی مامۆسای ئەو کاتەش مامۆساکانی هەر هەژار بوون بەڵێ ئەفەرمێ هەموو ئێوارانێ خواردنیە نار بۆ 12 ماڵ ینی مامۆساوەرە چێشتیان لێنا لە ماڵەوە ئیترێکی قاپێکی بچووکیش بێت 12 ماڵی دراوسی ئەم لە بەسەریە کردەوە یەکێکە فەرمێ وەڵی من دوایی دیقەتما مامۆسا بۆ هەموو ئێوارەیە خر هەموو ئێوارێت و 12 ماڵ خواردنی بۆ بنێری گەشتێکی کەمیش بێت مامۆسا ئەوێت سەرانسەری ساڵەکە لێ 12 مانگ نییە ئێمانیەک کە ئەیبەخشی وابزانی هەموو سەری ساڵەکە تۆ بەخشیوتە چەند جوانە ینی خۆ ئەو وەفاتی کرد جا مردنێک کە ئێمە زۆر جار لە خۆمانی دوورەخینەوە ماوەسە سەرەر ینی کاکە میهران سەیرەکەی مردن قەتەها کاڵین فلانە کەس وەفاتی کردڵێ وەڵاهی زۆر قورس بوو ئەوەڵاهی مفاجعە بوو یان تەسەورم ناکرا ئەڵی نێمە ناخۆش نە ئەڵین تەسەورم نەئەکرد ئەڵی مردن نییە لە قائیمی ئێمەیە بۆیە تەسەوری ناکەین لە کاتێکە ئێمە بەیانیان هەڵەسین لەخەو ئەڵین الحەمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه يعني هەموو ڕۆژێ تۆ سپاسی خواکەی کە زیینی کردووە یعنی مردن زۆر نزیکە لە ئێمەوە ئەی ئێمە چی بکەین کە بەڕاستی بەرگەی ئەو ڕێگە دوورە بگرێت ڕێگەی مەحشەر بگرێت آخر کۆڵی ئەو ڕێگە بەڕاستی بە پیاوی ئەوێ مردی ئەوێ کە هەڵی بگرێت ڕاست دەست و چاو خۆشیە خۆی من ئەو تۆزە جێڕانەوەم کرد بۆی دڵنیام تۆ کۆڵێک لەم بەسەفر و خۆشانت هەیە هەر بمێنی کاکە میران کاتەینە ئێوە دڵ و دەروونمان ئاودەن بە سرود و لایەنە عیرفانیەکانی خۆتان ئینشاءالله دڵم کەیلا دڵم کەیلا كيلي مدينة برصفاتا سرم جيجا سرم جيجا جيجي هنا سير قباتا قبي خضراء شواني نيو حرم هرسات وهركات دتارني خوي عشاق نقام شيداي نقات شعاعي نوري مزقوت قري محراب ومنبر جياني تازي هنا
بحق ودمت حياته سكوي صفا وصفا ياراني نجراوي بقيعة يا فخر عالم أدا سيقل ضلي زمان سرم سرقردي راتا عزيزك عزيز سيري أو كمندت بوم بلام أي شاهي شاكا أسيري أو كمندت بوم بلام أي شاهي شاكان كمن ديتو لبو عاشق كمن ديتو لبو عاشق بجاري رينجات شمال تخواه ناسي من برا تا مدينة دوس كبي ودمي شمال آساي ظلم شوا وماتا فدای توزی بری پد به همو جین و جیانم یا رسول الله که توزی ری مسیری تو لبو قلبم خلاط ببورا ای حبیبی خواه من كم كفدات بم فداي توزي بري بي أو كسا قلبي للاتا بأوهوا كجاري بمخزمة روزيتو دنا بنور رخصارت حياتي من مماتا اللهم صل على محمد وآله وصحبه اللهم صل على أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدمه محمد باسط المعروف جميعه محمد صاحب الإحسان والكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك
الشيم اللهم صل على محمد وآله وصحبه اللهم صل على محمد وآله وصحبه أكرم الخلق ما لمن ألوذ به سواك عند حلول الحديث العميم نارا لاحت عذبات البني ريح صبا وأتراب العيسى حاد العيس بالنغم وأتراب العيسى حاد العيس بالنغم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم الله مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم الرضا عن أبي بكر وعن عمر وعن علي وعن عثمان ذي الكرم والآل والصحب ثم التابعين فهم أهل التقى والنقى والحلم والكرم اللهم صل على محمد وآله وصحبه اللهم صل على محمد وآله وصحبه يا ربي واجعل رجائي غير منعكس لديك واجعل حسابي غير منخرم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم اللهم صل على محمد وآله وصحبه اللهم صل على محمد وآله وصحبه مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه سيدي على محمد صلى الله عليه وسلم هەر ئەو شەوقەی پێغەمبەری نازارە صلی الله عليه وسلم کاریگەریەکی زۆر لێ کە ئەتباتە دنیایەکی ڕۆحانی زۆرەوە یاشە بەڵێ سڵاوات هەموو شتێکی بۆکە الله بەدڵنیاییەوە جا یەخوا دەنگتان نەڕسی ئامین یا ربی ئەو هەموو مایکەتان لە بەردەمان نەبووە هاتم ئەم لاولام ماچە کرد سپاس دەکەم بەس دوای قەینا دوای بەرنامەکە یاخوا موفق بن ان شاء الله یا شێخ چلوویەکە بەڵێ کاتی دعاکان ان شاء الله کاتی دوعا و نزایە ان شاء الله جا با بزانین دوعای چاکمان بۆ بکە والله ترخوای گەورە وەری بگرێ ئینشاءالله وەری خۆی مهم ئەوەیە کە خوا ئەم دوعانە قبول بکە خۆی زۆر جار ئێمە دوعاکەین ئیتروازانی تەواو یعنی هین بەڵام ئەبێت داوا بکەین بڵێ خوایە ئەم دوعانە وەرگرە یا ئەو ڕێگەی کە بۆ دوعا هەڵیەبژێرین سێمە لەوە لە بەرچاوی کامێرە و ماشەڵڵا چەند کامێرە ماشەڵڵا ئەبێ هەر بۆ ئێرە نەبێ دوعا زۆر جار لە بینی خۆت و خوا لە سیارەکە تا لێ کاک سالار ماوەسە سالار کاکە مێران ینی جاری وا هەیە دوعا لە شوێنێکا بۆتیت ئەڵی پێتەوترێت ئالێرا دوعا بکە ها لە سیارەکە لێ ئەخورێن شوێنەکە ئەڕۆی هەر لە خۆت یعنی کەشێکی معنەوی دوعات بۆ دروستە بێ سەیری گوڵێکەکەی سەیری درەختیەکەی نەخۆشێکە بینی آخر بۆ کە نەخۆشە بینی ئەڵی بس گوێی لێ نەبێ بڵێ الحمد لله الذي عافاني مما ابتلاه به وفضلني على كثير ممن خلق تفضيلا خۆ ئەسپاس بۆ تۆ هێشتا ئەو دەردت نێیاوە بەسەر بنا ینی ئەوەی کە نەخۆشە خۆی زانێت ناڕەحەتیەکی هەیە ئەلم چەند ڕۆژەیە مامۆسایەکی خۆشەویستی ئەم شارە و کوردستان کە جناوی مامۆسا بورهانی حاجی عادی بوو کە بەڕاستی بانخوازێکی گەورە و مصلحێکی گەورە بوو بەڕاستی و بۆ هەموو مسلمانان بوو یعنی من کاچوومە خزمەتی
مەزانی بە تایبەتی بۆ منە تۆ چی بۆ لای وازانی بە تایبەتی ئەم جەماعەت ئەو جەماعەت یعنی بۆ هەموو مسلمانێ بوو گروپساز نەبوو خەریکی خێرێکی زۆر گەورە بوو جارێکیان عەرزم کردماوە سام نەخۆشیە کە تۆ گرتوتە ئەم حاڵێکی سەهەتە وتیەکێک لەو بەهرانی کە خۆیاوێتی بە من ئەوەیە کە ئەم نەخۆشی یاپێم چکە ئەم نەخۆشی وای لێ کردم زۆر گەورەتر بیر بکەمەوە لە جاران ناوەکو جاران نا ئێستا ئەزانم کە دوعا نزیک بوون لە خوا ئەسماء الحوسنا خۆشەویستی خوا چیت بۆ دروستەکات خوا خستنیە کەنار بۆی خەریکی ئەمە الله جا هەموو کەنارێ جاری وانەیە خێری گەورەیە ئینشاءالله ئێمە ئالم شوێنە مبارەکە ئینشاءالله ئەم هەموو دوعا و زیکر و تاعاتی تیاکرێ ئینشاءالله ئەپەڕین ڕخوای گەورە خوا دوعاکانمان قبول بکات ئینشاءالله يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي اللهم يا مجيب السائلين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين أغثنا يا ربي خوايجان بخاطري أسماء حسنات بخاطري واني خاطريان لايزاتي قوريتو هي يا رب عفو منك لمن خوش با بخاطري قرآن عظيم يا أرحم الراحمين رحم من بيبكو فهم من بيبخش لخزمة قرآنا لم تمن كرتيك بيد بخشيين يا ربي تيبقين حالي ببين بغفلت نروين لخبي بآقايا نفوتين إله العالمين بخبر من بين بيشوي لناو قوركان ولا برزخا بخبر بين يا رب بخبر من بينا بخبر من بين إله العالمين بيشوي شرمزار ببينو بشرمزاري بخبر بين ظلمان روناكر وبنور إيمان توفيق من بو هداية من با دوستكاني خوت من بياشنا بك بكبين إله العالمين لناو الزمري دوستو خوشويستاني خوتا بمان جينو بمان مرينو زينو من بكرو يا رب بركتي أوانا ما اندس فكرت يا رب يا رب يا رب العالمين يا رب إخوائي كان أواني يستا هر دعاء بارانا ونزاعي كان هي هر تكاي كان هي قتابي وخنكار كان من خريشي امتحانات يا رب سركوتويانك ضلي دايكو باوك كان خوش بك يا رب بويك أمنا وانا بيش درچونو بيش أوي درجي برز بين لدوان زيا يا رب العالمين درجي عاقبة خيري وحياة وحرمة وإيمان وكاملي بين يا رب يا رب إخوان نويكي باكي پر بدزنيجو پر لدعاو پر لنزاو پر لعلم زانياري ببخشي بمولاتو كردستان من يا رب العالمين يا رب إخوائي جيان سركوتو من كي بسر نفسي أمارة بالسوء خومانا يا رب يا ربي خواهي جان لما نجي رمزانيا نفسي أمارة بالسوء من بتوري تجاري كتر أشنايتي لقلي ما يدروس نكاتوا شيطان كان نما الناس نوو درقاو يخي دلمان درقاي دلمان بينقرن يا رب العالمين يا ربي خواهي بمان جرى لو عبد صالحاني كبصالحي جيان وبصالحي مردن وبعاقبة خيري قرانا وبلايتو روزردي لايتو نبين لمحشرة روزر نبين لسر بردي صراط كوتو نبين يا ربي خواهي درچوكاني ساحي محشر بين هر زور زو بمان بخش يا رب عفو منك برشفاعة رسول الله من بخا برشفاعة قرآن من بخا برشفاعة أولياء وصالح كان من بخا يا رب العالمين توفيقاتي خوت من بو بنيرا يارمتي من بدو هداية من با يا رب هداية من با يا رب العالمين أو دعاني لن يجكانا أي كينو ألين اهدنا الصراط المستقيم جيراي بك يا رب هر دعاو بارانا لنا ونيجكانا أقر بغفلتيش بيكين يا رب العالمين تو عفوي تو ستاري تو غفوري تو رحيمي يا ربي لمن خوش بو دعا كانينا ونيجمان لي جيرا بك وري بقرا چونك باشترين دعاء لنا ونيجا أنجاب يدين إله العالمين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم يا رب لو كسان بين كأم نعمة إيمان وبكاملي بيبخشين لو عبدان بين كبصالحي قرانا وبلايتو يا ربي إخوائي جان توفيق من بو من الله كان من صالح بك من الله مسلمان صالح بك عاقبة خير منك لهمو بلا ومصيبتك دنيا وآخرة من بارزة شفاي نخوش كان بدا يا رب
يا رب العالمين شفای نەخۆشەکان بدا ئەوانەی تەحملیان نەماوە یا ربی زووتر شیفایان بدا ئەگەر هەر تەحملیان نییە سەبریان پێ ببەخشە با و ئەجرە گەورەیان نەفەوتێ یا ربی سەبر بە کەسوکاریشیان ببەخشە لەگەڵیانە یا رب العالمین یا ربی ئیمانی کامڵمان پێ ببەخشە ئەو عەبدانەی نزیک بوونەتەوە لەوەی کە بگەڕێنەوە بۆ لای تۆ ئێستا گوێیان لەم بانگەواز و لەم دوعا و نیزا و پارانەوەی ئێمەیە و نازانن کە ئەجەلیان نزیک بۆتەوە بیان خەسەر عەمەلی صالح بیان خەسەر نیەتی گەورە ئەگەر منم ئەگەر تۆی ئەگەر هەر کەسێکە یا رب کە ژمارەیەکی زۆر وەکو لافاوی بەهار ڕژێتە ناو مەحشەر هەموو ڕۆژێک یا رب العالمین بەو جۆرە ئێمە بخەرە سەر عەمەل و چاکە و کردەوەیە کە کردەوەی ساڵحەکان بێ یا رب العالمین بمان کە بە دۆستەکانی خۆت یا رب العالمین لە دۆستایەتی دنیا دەستمان بەر بە ئیلاه العالمین تەوفیقمان بە و هیدایەتمان بە ڕووسورمان کە و ئەم برا ئازیز و خۆشەویستانە و ئەم کەناڵە ئازیزەش محفوظ بکە لە هەموو شەڕ و خراپەیەکی دنیا و ئاخرەت یا رب حەسەنەی دنیا و ئاخرەتیان بەسەرا بڕێژە خۆیان و ماڵ و مناڵ و کەسوکاریان یا رب العالمین لە هەموو بەڵا و مصیبەتێکیش بمان پارێزە. اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. جزاك الله خيرا. إن شاء الله.